ئامارەکانی هەڵۆشانەوەی خێزان بەردەوام ڕوو لە هەڵکشانە. بە وتەی دادوەرێکی نێو دادگایەکی هەرێمی کوردستان، ئامارەکانی جیابوونەوەی هاوسەرگیری بەراورد بە 10 ساڵی پێشوو بە ڕێژەی لە 67% زیادی کردووە. ئەوەی لە ناو دادگاکان کارەکەین و سەیری ئامارەکان بکەین لە هەڵکشانێکایە و لە هەڵکشانێکی زۆر مەترسیداریشان. لەبەرەوەی لە ساڵی 2021 تەنها 11699 حاڵەتی جیابوونەوە هەبوو. بە تەلاق و بە جیابوونەوە بە هەڵوەشانەوەی خێزان ئەتوانین بڵێن کە ڕێژەیەکی زۆرە لە گەربراوردی بکەین بە ساڵی 2009 لە 162 زیای کردووە. هەندێک لە میدیا و سۆشیال میدیا کۆمەڵگەیان تووشی تاکگەرایی کردووە. کاریگەری خراپیان لەسەر سایکۆلۆژیای تاکە بووە، بە جۆرێک بوونەتە هۆکاری هەڵوەشانەوەی خێزانەکان. بۆیە بە گرنگ دەزانرێت میدیاکان بە ئاراستەی بنیادنانەوەی خێزان پەیامەکانیان ئاراستەی کۆمەڵ بکەن. ئەو عقلێتی کە میدیا بەکاردێنێ ئەوە زۆر کاریگەریەیە، مەسئولیەتی گەورە لە سەرشانیانە، وەکو مەسئولیەتی ئاینی و نیشتیمانی کۆمەڵایەتی کە بتوانن یعنی چۆن دەڵێ زۆر فاکس بکەنە سەر ئەو کێشان کۆمەڵایەتیانە و کە لە ناو کۆمەلگەدا هەنا هەروەها میدیا بەکاربێنن بۆ ئاراستەکردنێکی تەندروست بۆ کۆمەلگەی کوردی. شارەزایان پیان وایە هەڵمەتێکی نیشتیمانی بۆ کەمکردنەوەی ئامارەکانی هەڵوەشاندنەوەی خێزان پێویستێکی ئێستایە. هەروەها دروستکردنی سەنتەری ئاشتەوایی و ڕاوێژی خێزان بۆ ئێستای هەرێم کاریگەری گەورەی دەبێت. ئێمە پێویستمان بەوەیە لە ناو هەرێمی کوردستان لە هەموو گەڕەکەکان سەنتەرێکمان هەبێت بۆ ئاشتەوایی خێزانی لە ناو زانکۆکان، لە دەرەوەی زانکۆکان، ئەمانش ئەبێ هەموو لینکیان لەگەڵ پێژنەی ئاشتەوایی ناو مەحکەمەیە هەبێت. یەکگرتنەوەیە کە بەبێکەوە بۆ ئەوی بتوانین ئەمەشتی هەنووکەیە. غیری ئەمە پرۆسی بڵێن پلانی استراتیجیمان هەیە، ئەمە لە پەروەردە، ئەمە لە بڵێن دام و دەستگا ڕاگەیاندنەکان و ئەوانی کە پلانی استراتیجی درێژخایانی خۆیانەوە بەس وەکو هەنووکە ئەمە زۆر زەرورە. هێشتا کۆمەڵگەی کوردی لە قۆناغی گواستنەوەدایە. دەکرێت وتارایینیەکان زۆرترین کاریگەریان لەسەر تونند و تۆڵکردنەوەی پەیوەندی خێزانە بێت. بۆیە داوا دەکرێت مامۆستایانی ئاینی لەم قۆناغەدا ڕۆڵ بگێڕن لەسەر تونند و تۆڵکردنەوەی خێزان. ئەرکی حکوومەتیشە بە پلان کار بۆ ئەم پرسەیە بکات، چونکە تەنها لە هەرێم ساڵی 2021 11699 حاڵەتی هەڵوەشانەوەی خێزان لە دادگاکان تۆمار کراوە. ئەم ئامارەش بە ئامارێکی مەترسیدار ئەژمار دەکرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، قەزای شارە زوور.